بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، ڕاستەکی بۆیە هاتووینەتە ناو ئەم تۆز و ئەم خۆڵ و ئەم ئەشکەوتەوە هەتاوەکو ئەگەر یەک جاریش بێ چاوێ بە خۆمانە بخشێنینەوە بزانین ڕاستیتی ئەم ئینسانە چییە. ئەم ئینسان لە دەرەوە بینین لە ناو چاکەت و پانتۆڵ و بۆینباخ و جلی مۆدە و سوورا و سپیا و پێڵاوی بنبەرز و خشڵ و زێڕ و بەدلە و حەفلە و خۆڕازاننەوە و ئاهەنگەکانە ئەگەر نەمان ناسیایە ئەمانە لەوانەیە لە گەورەترین دڕ و گەوهرەکانی دنیا نا، ئەمە نابێ لە سەر زەویە هاوشەوەی ئەمانە هەبوو بێ، ئەبێ شتێک بێ لە دەرەوە هاتبێ، جیاواز لە جنسی گیانەوەران، ئەبێ شتێک بێ بە تایبەت ئەم ئینسانی لێ دروست کرابێ و ئەم هەموو حورمەت و ڕێز و تەقدیرەی کە پێی دراوە ئەبێ هی ئەم معدەن و ئەبێ هی ئەم مادەیە بێ کەلی دروست کراوە. بەڵام کە زۆر وردەبینەوە کە سەیرەکەنم ئینسانە تەنها ڕووکەشەکەی ئاوایە. ئەگەر تۆزێ لە پێستەکەی لابین و سەیری خوێن و ماسولکە و گۆشت و ئێسک و وردەکاری توێکارێکی بکەین هەستەکەین ئەم ئینسانە وەکو لاشە و جەستەی زۆر لەوە بێهێزتر و زۆر لەوە زەعیفترەکە ئێمە تەسەووڕمانە کرد. بۆیە کە پێدا ئەچینەوە کە سەیرەکەین خی گەورە لە یەکەم سوورەتا کە ئینێرەیە ئەیەوێت دنیا ڕۆشن کاتەوە بە نووری خۆی ئەفەرمێ ئیقڕە، بۆ ئەوەی کە ئینسان خوێنەوار کا و بیزانێت تێبگەیەنێ کە لە چی دروست بووە. بسمی ڕەبیکە الەذی خەلەق خەلەق الئینسانە من عەلەق. ئینسان لە شتێکی هەڵواسرا و دروست بووە لەناو ڕەحمە. ئیقڕە وەڕەبوکە الئەکرەم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. هەردوو جار لێرانەیە کەلیمەی ئینسانە هێنێ، جارێ بۆ زوعفی خۆی، جارێ بۆ زوعفی عیلمەکەی. واتە ئینسان تۆ لە تۆزێک خۆڵی ئاوا دروست بوویت. عەجیبە، ئەم ئینسانە ئەلەمە دروست بووە، ئەم هەموو فەخفەخەیە، ئەم هەموو بەهبەهانە، ئەم هەموو خۆ بە گەورەزانینە، ئەم هەموو جوانیە، ئەم هەموو پێکەنینە، ئەم هەموو دوورکەوتنەوەی لە خوا، ئەم معدەنەیە. بەڵێ هەموو معدەنەکانی زەوی لە ئینسانە هەن، وەکو چۆن لە حیواناتی ترا هەن. گەبری و عەزەمەت بۆ خالقێک کە خەلەق الئینسانە من عەلەق، کە ئینسانی ئەلەمە دروست کردووە. ئەم هەموو ئەندام و ئەم هەموو شانە و خانەی لێ دروست کردووە کە هەر یەکەیان بە ڕۆڵێک هەڵەسێ لە ئینسانە. بەڵام بەداخەوە ئینسان کە مادەنی خۆی بیرەچێتەوە، ئینە الئینسانە لەیەطغا، بەڕاستی ئینسان سەرەکێشێ. هەر کاتێ ئینسان زانی ئەلەم خۆڵە دروست بووە، بۆ ئەم خۆڵە شەگەڕێتەوە، واتە ژیانی لە خۆڵێکەوە و بەرزە بێتەوە و 170 سانتیمێ باڵا ئەکات و دوایی بەرەو داڕوخان و پوکانەوە ئەچێت و ئەبێتەوە بەگڵەکە جارێکی تر یەک کێروی پێ بڕێ لە ژیانە. ئەم لاشەیە ئاوا بەرزە بێتەوە و نەویە بێ، یەک پیکە هیچی تر. بۆیە ئینسانە بێ ئاگای لە خۆی بێ. خۆشەویستەکەم، بۆیە لێرین بۆ ئەوەی کە ئەم معدەنە بزانین، بیناسینەوە، بۆی کە هەموو جارێک کە خوای گەورە بیرمانە خاتەوە کە ئێمە لە توڕاب دروست بووین، لە تین دروست بووین، لە سەڵسالین کەلفەخار دروست بووین، لە تونۆکی ئاو دروست بووین، بۆی کە خۆمان لێ نەگۆڕێ.
لەگەڵ تۆزێک ئاوە دڵۆپێک ئاوە تێکەڵ کراوە و فإذا أنتم بشر تنتشرون ئەم ئینسانی لێ دەرچووە بۆیە کە خاکی دامن بە کە خاکی دامن بە وەگەرنا تۆزی بەربادی کە ئاوی گەوهەر بە وەگەرنا بڵقی سەر ئاوی بۆیە ئەم زوعفە کە لە ئینسانە هەیە خۆشەویستەکەم ئەم لاشەیە کە لە ئینسانە هەیە خوای گەورە بۆ شتێکی گەورە دروستی کردووە هەروە ئاسان و هەروە بەلاش نییە بەڵام لەم لاشەیە گەورەتر لەم جسمە گەورەتر هاتۆ شتێکی تری پێبەخشیوە کە معنایەک ئەدا بەم لاشەیە معنایەک ئەدا بەم جەستەیە معنایەک ئەدا بەم گۆشت و خوێنە هەر کاتە ئینسان ئەو پەیامی وەرگرت لە ئەخیرا فەرمێ وەسجود وەقتەریب سوزدە بەرە و نزیک بەرەوە لە خالقەکەت لەوەی کە دروستی کردویت لەوەی کە لە پێشە وتمان ئیقرأ بسمی رەبیکە الەذی خەلەق بۆیە هەموو ژیانی ئینسان لە بینی ضعفایە دوایی الله الذي خلقكم من ضعف خوای کە بە بێهێزی دروستانەکات ثم جعل من بعد ضعف قوة دوایی قوتێک و هەرزەکاریەک و ماسوولکەیەکتان پێ بەخشێ عەقڵێکتان پێ بەخشێ ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة دواتر ضعیفتانەکات و دوایی ئەتان با بۆ پیری و دوایی بۆ مردن و کۆتاییتان پێدێ بۆیە والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا خوای گەورە ئێوەی لەسکی دایکتان دەرهێنا هیچتان نازانی وجعل لكم السمع والأبصار والأفئدة چاو جۆ لوت و ئەم هەموو هەستەوەرە جوانانە هەمووی لەم گڵا الله چ خالقێک چ دروستکەرێک چ کارگەیەک چ معمەلێکی زەبەلا حەتوانێ ئەمە دروستکات بەڵێ بۆیە خۆشەویستەکانم هەر کاتێ ئینسان ئەم مادەنەی خۆی لێ تێکچوو دەسەکا بە هەڵپە لە ژیانە دەسەکا بە کوشتن و بڕین و تێگانی ژیانی خەڵکی بۆ ئەوەی کە ئەم ژیانە قوڕینەی خۆی خۆشگوزەران بێ نازانێ خوای گەورە کە ئەم لاشەی دروست کردووە هەموو پێداویستەکانی لاشەشی داوەتێ لە ئاو لە خواردن لە جلوبەرگ لە ماڵ لە خێزان لە خاوەندارێتی لە ئیشکردن لە ماسوولکە لە هەڵسوڕان لە ڕووەک لە ئاژەڵ هەموو شتێکی خسوێتە خزمەتێوە هیچ شتێکی بۆ نەهێشتوێتەوە کە پێویستی پێی بێ واتە هاتووە هەموو پێداویستەکانی لاشەی بۆ تێر کردووە کە پێویستی بە هیچی تر نەبێ بەڵێ بەڵام لەم گەورەتر شتێکە کە معنایەکی بەخشیوە بەم لاشەیە ئەویش ڕۆحە کامیان ئەسڵ لە ئینسانە ئەم لاشەیە یاخود ڕۆحەکەی کە تایەتی و خوای گەورە پێی بەخشیوە و لە خۆیەوە و هێناوێتێ ناو ئەم لاشەیەوە و بەدەستی خۆی دروستی کردووە ئەم لاشە جوانی لێ نەخشاندووە دوای ڕۆحێکی پیا کردووە لای خۆیەوە بۆی کە ئەم ئینسانە خواردنەکانی لاشەی لە بەرهەمەکانی خۆڵ وەرگێ لە خاک جارێکی تر بێتە دەرەوە بەرهەمی ڕۆحیشی لە ئاسمانەوە وەرگێ بۆی کە هیچیان بێبەش نەبن بۆیە بێت هەردووکیان هاوتا پێکەوە وەگەر نالایەکیان بەجێمە ئەم ئینسانە ئینسانێکی لاسەنگە بێ ئەڵەن تووشی شەلەل بووە ئەم ئینسانە لایەکی ئیژ ناکات بۆی ئینسان لە جوانترین شێوایە خوای گەورە دروستی کردووە فەرمێت لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم خوای گەورە لە جوانترین شێوایە ئینسانی دروست کردووە بەزام ئەگەر لاشەکە ڕۆحەکەی بیرچوو بە دوای خۆیان نەیهێنا نا ڕۆحەکە پێشی نەکەوت و سایەقی نەکرد ئەو کاتە ثم رددناه أسفل سافلين ئەم لاشەیە بە کەڵکی هیچ نایەت ئەگەر ئەم ڕۆحی لەگەڵانە بێ ئەم ڕۆحێش بە کەڵکی هیچ نایەت ئەگەر لە ئاسمانەوە خۆراک و وزەی خۆی وەرنەگرت بێ لەبەرەوە پەنا بۆ شتی ترە بە پەنا بۆ هونەرە بە بۆ چیرۆکە بە بۆ مەسیقا بە بۆ عارەقە بە بۆ تلیاکە بە بۆ وەرزشە بە بۆ کۆمەڵی شتە بە کە دڵی خۆی پێخۆشکە بەڵام هیچ شتێک ناتوانێت ئینسان ئاسوودەکە بەقەدەر ئەوەی کە ڕۆحەکەی پێت بەخشیوە و بەقەدەر ئەوەی کە سەرچاوی ڕۆحەکەی لێوە هاتووە
بۆیە ئینسان هەر کاتێک ئەم بەشەی لە باگراوندی خۆیان دانەنا و لە بیری کرد ئەبێ بە دابایەکی تر. سبحان الله، ئێوە دیقەت بن لە کاتێکە ئەصحاب الکەهف بەنا بۆ ئەشکەوتە بن، خوای گەورە کە باسی سەگەکەیان ئەکات ئەفەرمێت وەکەلبهم، سەگەکەیان. ئەصحابەکان ئەبن بە ئەصحابی کەهف، ئەبن بە یارانی ئەشکەوت وەکو ئەم شوێنەی ئێمە. سەگەکەش پاڵەداتە پاڵ یارانەوە، واتە سەگەکە گیانەوەرێکی بچکۆلەیە کە دوایان کەوتووە هاتووە لە فەیض و لە گەورەیی و لە ئیمانی ئەوانی پێ ببڕێ، بەڵکو خوای گەورە ڕەحمێکیش بەو کات، چونکە هەموو ئەمانە دروستکراون و بەشێک لە عەقڵیان پێدراوە کە بتوانن خۆیانی پێبڕێەوە بەرن. لەبەرەوە سەگەکە ئەداتە پاڵ ئەصحاب الکەهف. بەڵام کاتی ئینسان بچووکە بێتەوە دوای فیلەکەوێ، بەڵام عەقڵی فیلەکەشی تیانە، چکە فیلەکە ئەبرەهە پاڵی پێوەنێ بۆ کەعبەکە لە ناوی بەرێت و کە کەعبەتێک بە، بەڵام فیلەکە ناڕوە، ئەبرەهە زەخت دەکات و فیلەکە پاشەکشاکات. بۆیە خوای گەورە فەرمێ ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بئەصحابی الفیل، واتە ئینسانەکان پاڵەداتە پاڵ فیلەکان. چەند مانایەکی جوانە، واتە ئینسان لە فیلەکە بچوولەتر بێتەوە. بڵێ فیلەکە لە قەبارەیە گەورەترە، بە هەر قیاسی کەیت فیلەکە لە پێش ئینسانەوەیە، کەواتە بەس ئیمان نەتوانێت فیلەکە جڵە و ژیر کات و پێشی کەوێت و گەورەتر بێ لەو، بەڵام کە ئیمانەکەشی نەما ئەو کاتە ئەم ئەبێ بە ئەصحابی فیل. کاتێکا سەگەکە سەگی یارەکان بوو، چەند جیاوازە. بۆیە خوای گەورە فەرمێ ئولائیکە کەلئەنعام بەل هم ئەضەل، ئەمانە وەکو حەیوانات دوان بەڵکو گومڕاترن. بۆیە خۆشەویستەکانم، ئەم نەفسەی کە لە ئینسانە هەیە نەفسێکە خوای گەورە پێی بەخشیوە، فەرمێ وما سواها فألهمها فجورها وتقواها، هەردووکی داوەتێ. هەر کاتێ ئینسان جڵەوی بۆ بەرەڵا کرد وەکو ئاژەڵەکانی تری لێت، هەر کاتێ ئینسان بەستێوە ئەبێ بە معدەنێکی پاک و بەڕێز و گەورە لای خوای گەورە کە هەموو ڕێزەکانی پێبەخشیوە، کە مەلایکەتەکانی خۆسۆتە خزمەتێوە، کە خوای گەورە لەم ئینسانە وەلی و پیاوچاک و پێخەمبەران هەڵەبژێرێ، کە خوای گەورە هەموو زەوی هەموو کەونی خستۆتە خزمەتی ئەم ئینسانەوە، بزانە چەند گەورەیەکە. لە کاتێکا ڕۆحەکەی باریزە کات و گەورە ئەبێت، ئینسانەکە لەگەڵ ڕۆحەکەیە گەورە ئەبێت، خوای گەورە هەموو شتێکی ئەداتێ کە بە هیچ حیوان و بە هیچ شتێکی تر نەدراوە. فەرمێ وسخر لكم الليل والنهار والشمس والقمر والنجوم مسخرات بأمره، فەرمێ شەو و ڕۆژ و مانگ و ئەستێرە و خۆر و هەموو شتێکی بۆ مسەخەر کردوون. سبحان الله، ئینسان لە کاتێکە دەگەڵ خوایە ئەبێت لەقەد کەڕەمنا بەنی ئادەم وحەمەلناهم في البر والبحر، ئینسان گەورە ئەبێ لە کاتێکە ڕۆحەکەی بروزەکە خوای گەورە هەموو شتێکە خاتە خزمەتێوە. بەڵام لە کاتێکە ئینسان خۆی بچووکە کاتەوە ئەبێ بە خزمەتی لاشەیەکی بۆ گەنی ڕزی و کە بەیانی هیچ کەسێک تااقەتی نییە بچێ بەلایە کە نەخۆش کەوت یاخود دەگۆڕەکەیان مایەوە. بۆیە ئەو کەسێک کە یادی خواکە وەکو ئینسانێکی زین و وایە، ئەوەی کە یادی خواش نازانێ لاشەیەکی مردووە، واتە ئینسان بەچی جیاکرێتەوە؟ بەو شەحنەی کە تایەتی لە ڕۆح، بەو نیورەی کە تایەتی لە ئاسمانەوە، هەر کاتێ ئەمەی تیا بوو ئەبێ بەزین و کە لێت دەرهێنا ئەبێ بە مردوو. بۆی کە لێمان تێک نەچێت ئەم لاشەیە ئەسڵ تایە ڕۆحەکەیە، وەکو سیارەیەک وایە کە سایەقی تیانە بێ. سیارەیەک چەند بە ئاخر مۆدیلی و جوانی دروست کرێ، ئاسنێک و لاشەیەکی ڕق و تەقە. ئەگەر عەقڵێک و سایەقێکی باشی نەبێ لە شوێنی خۆی ناجۆڵێ، هیچ لە مواسەفاتەکانیشی بەکار نایەت. بۆ ئینسان جیاوازەکەی تەنها بۆ دەرەکەوێت، بۆ ڕۆحی کە تایەتی. با بزانین جەنابەت خۆشەویستەکەم،
چەند ئیهتیمامت بەم ڕۆحە هەیە، چەند توانیوتە حەقی ئەم ڕۆحە بیت و لە گڵ و لە ئەرز و لە لاشەیدا بڕی و بەرزی کەیتەوە و بە خوایەکەوەی بەستیتەوە، یادی خوای پێی بکەیت، یادی دنیا نا، یادی پارە نا، یادی تیجارەت نا، یادی شوهرەت و بناوبانگ نا، بەڵکو ئەو یادەیە کە خوای گەورە ئەیەوێت کە ئینسانی پێ بەرز کاتەوە، یادەکەی بگاتە مەلەکوتی سەماوات. بەڵێ ئەو ڕێزی کە خوای گەورە لە ئینسانی ناوە بۆ پێی بەخشیوە، وەگەرنا ئەو هەموو ڕازانەوەی بەهشت و ئەو هەموو تەکریم و ڕێزلێنانەی ئینسان لە پای چی؟ بۆیە بەڕێزەکانم ئەم لاشەیە لە ئەخیرە لە چیەوە هاتووە؟ چی ئەزانێ لاشە لە چیەوە هاتووە؟ لاشە لە لاشەی ئەوە هاتووە، یعنی هیچ لاشەی، یعنی هیچ شتێک نییە شانی باس بێ. دەی بەداخەوە هەموو ژیانی ئێمە بۆ ورگ و بۆ ئارەزوەکانی ئەم لاشەیە ئەڕوات لە ساڵێ جارێکە ئامادەنین ئاوڕ بینەوە لە ڕۆحەکەمان. بۆیە مامۆساڵێ بەس بکە ئەی ئەشکی خوێنینم بە غەمازی تەلاش، رازی عشق و دەردی دڵ خۆ هەرچی بوو کردوتە فاش. ئەڵێ بەس بکە ئەی ئەشکی خوێنینم بە غەمازی تەلاش، رازی عشق و دەردی دڵ خۆ هەرچی بوو کردوتە فاش. ئەڵێ بەسە ئەی ئەشکی خوێنینم ئەوە حەیام مەبە، خۆتۆ هیچ شتێ نەیەشتۆتەوە لە حەیا و هەرچیەکە هەیە بۆ خەڵکی دەربڕیوە و هیچێ پێوە نەیەشتوم لە جل و لە بەرگ و لە حەیا و لە ئابڕوو، هەرچیەکەم هەیە لە دەرەوە بۆ خەڵک هەمووی ئاشکرایە و هیچ شتێکی پەنهانم نەماوە. ڕوومەتی ئازاری گەیە من کەڕوانی مێوتی، من قسەم گەر دڵخەراشە تۆ نیگاهت جان خەراش، سەنگەزارە زاهیری عاشق دەرونی لالەزار، سوورەتی مەعشوقە گوڵزارە جبلت بەردووتاش، دەرکی سەحبە دەممەدە مەحوی لە ئەسراری دەمی، چونکە بۆ لاشەیئە هەر سەعیەک بکەی دەڕوا بەلاش. ئەڵێ نهێنیەکەی نادۆزیتەوە، چکۆ نهێنیەکە لە ڕۆحایە، بەڵام ئێمە خۆمان بۆ خزمەتی لاشە تەرخان کردووە، لاشەش هەر سەعیەکی بۆ بکەی دەڕوا بەلاش، بەزایە ئەچێ و کەواتە بەلاش و بەلاش. سبحان الله چەند کەلیمەیەکی جوانە. ئینسان لاشەکەی لە لاشەی ئەوە هاتبێ، بەلاشەکەش هەر لە لاشەوە هاتبێ، یعنی سفر لەسەر سفر یەکسانە بەم ئینسانی کە تۆ ئەیبینیت لە کاتێکا بێڕۆح بێ، بەڵام کە ڕۆحی لەگەڵا بوو ئەگاتە کەشکەڵانی فەلەک. سلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.